جاریه تورا هف پیمانیا ری خراوین کردستانی ده پیخمتا دادگهیه توان نف دولتی داعش وای کرد نەوەکانی ئێمە خۆیان بوونە کارەکەری سەرەکی ناو ئەو تراژیدیا گەورەی کە بەسەر گەلی ئێمە بۆیە هەنگاوەکانی ئێمە وەکو سەندیکای پارێزەرانی کوردستان و وەکو تۆڕی هەڵپەیمانی ڕێکخراوە کوردستانەکان بەردەوامە بۆ ڕێگری بکەین لەوەی کە ئەو تاوانانەی دەرحەقی ئێمە کرا لە ڕابردوو دووبارە نەبێتەوە ئەویش تاکە ڕێگا ئەوەیە ئێمە عێراق واژۆی پەیماننامەی ڕۆما بکە ببێتە ئەنجام لە دەرگای تاوانی نێودەوڵەتی دیارە لە سەرەتای هاتنی هێرشی داعش بۆ کوردستان و ئەنجامدانی ئەو تاوانە گەورەی دەرحەقی گەلانی کوردستان ئەنجامدراوە بە تایبەتی برایەستەکان سەندیکای پارێزەران لەویش ئێمە وەکو پارێزەری خۆبەخش لەسەر جەمدۆسیەکان لە هەڵەبجە لە بارزانەکان هەرگەلی لە سەرجەم تاوانەکانی لەسەر کوردستان هات و لەویش بە هەمان شێوە ئێمە توانیمان لەم دۆسیەش بە خۆبەخشی کار بکەین و ئێستا هاوشان لەگەڵ دۆسی ئێزدیەکان دیارە تاوانەکان تەنها بەسەر یەک پێکهاتە نەبووە لە کوردستان ئێمە دۆسیی برا مەسیحەکان توانیمانە لە کوردستان بە هەمان شێوە لە دهۆک بیجوڵێنین و دۆسیی برا شەبەک و برا کاکەیەکان بە هەمان شێوەکەوە پێکهاتە ئەوان تاوانیان دەرحەق ئەنجامدرا بوو خۆشبەختانە لە کوردستان ئێستا خاوەنی 4 دۆسیین دژی داعش بەڵام ئەوەی دڵگرانیە بۆ کەسوکاری ئێمە بۆ کوردستانیان بەگشتی هیچ دادگایەک لە کوردستان ناتوانێت ئەم دۆسیانە دادگایی لەخۆی بگرێت کەواتە ئێمە دۆسی ئێمە تەنها کۆکردنەوەی بەڵگەیە بۆیە تۆڕی هاوسەیمانی ڕێکخراوی کوردستانیەکان لە پێناوی دادگای تاوانی نێودەوڵەتی لە سەردانمان بۆ دادگای تاوانی نێودەوڵەتی توانیمان فاتۆ بن سۆدە ببینین سەرۆکی داواکاری گشتی بە دادگای تاوانی نێودەوڵەتی بۆیە قەناعەت بە بەڕێزیان بکەین ناکرێت ئەو تاوانەی بەسەر ئێمە هات گەلی کوردستان ئێمە هەرواسەیری بکەین دەستەوەستان بۆستین ئێمە بە جەنابیمان ڕاگەیان چۆن پێشمەرگە ئێستا بە پشتی هێزی هاوپەیمانان و بە فڕۆکەی هاوپەیمانان توانی داعش پشتێنی ئێمە بە هەمان شێوە پێویستیمان بەو یارمەتیە یاساییە هەیە کە دادگای تاوانی نێودەوڵەتی دەتوانن بڵێن اختیارەتی یەکەم لە ئەستۆی سەرۆکی داواکاری گشتی کە ئەو دۆسیانە لەخۆی بگرێت نەکرێت بە هەزاران ئافرەتمان لەژێر دەستی داعشە و هیچ چارەسەرێکی یاسایی نەبێت ئێمە لە عێراق سێ یاسامان هەیە کە هیچی ناتوانێت داعشی پێ دادگایی بکرێت ئەویش قانونی عقوباتی عێراقیە کە هیچ نەسەکی تێدانە و قانونی ژمارە دەمان هەیە ساڵی 2005 کە ئەویش دادگای سەدامی پێکرا مدەیەکی زەمەنی دانرا لە 68 تاوەکو 2003 بۆ تەیە سەرانی بەحث تەنها دادگایی بکەیت و ئەگەر ئێمە بینەوە بۆ یاسای تیرۆریش دەتوانم بڵێم ئێمە لە تاوانی گەورەی داعش کەم دەکەینەوە تاوانی داعش تاوانی جینۆسایدا نەک تاوانی تیرۆر بۆیە ئێمە بە بەڕێزیمان ڕاگەیان فاتۆ بن سۆدار کە یارمەتیمان بدات ئەوەی کە ئەم دۆسیانە لەخۆی بگرێت پێشنیاری بەڕێزیشیان بۆ ئێمە ئەوە کە یارمەتیمان بدەن ئەگەر هێزەکانی پێشمەرگە هەر دیرێکی عێراقییان گرت بێت یاخود هەر دیرێکی داعش گیرا بێت تەسلیم بە دادگای تاوانی نێودەوڵەتی بکرێت و ئەوە تاکە ڕێگایە بەڵێ تەماشاوان نیژان هاژی کە ئەوێ وەدیتی بگوم